اف کیسه سیاسی بو اف کسانه ظلم هاتی نکردن هر واسه جبر و اگره براستیجی فراکسیون کمال سرکرداتیا کمال هر واسه کانال پیام مل بمل کانال اندی و مل بمل فراکسیون و حزب اندی تیرن اپوزیسیون رولا که یلا که باش گرا د نیف دولتی کرنا اوی کیسه دا و د دیار کرنا مظلومیت اوی کیسه و اوان کسان دا برای گشتیا نافوی هرم کردستان برای گشتیا ناف دولتی اول زورا کرنگ با پراستیجی کانال اف کانال پیام و فراکسیون کمال و همو فراکسیون دیترجی براستی او حاجزک بونه بو میان جی پراگ بونه بو ما بو گهاندنا دنگ مدنا و زندان دا بو رایا گشتیا کردستان و رایا گشتیا ناف دولتی لو ام پراستیجی ام رول کانال پیام دیگر میدیا دیتر به رولا که بلند دنرخینین ارکه که گله که باجه بجه کرد بابەتی مافی مرۆڤ و ئازادە سیاسیەکان لەلای ئێمە یەکێکە لە مەبادی و پرەنسیپە سەرەکیەکان لە هەر شوێنێک هەر دید و بۆچوون و ئایدیایەک هەبێت مادامێک ئازادیەکان کەونە ژێر پرسیارەوە نائەدالەتی هەبێت کەیسەکان بە سیاسی بکرێ ئێمە وەکو ڕاگەیاندنی کۆمەڵ لەوێن و ئامادەین و داکۆکی لێ ئەەکەین والحەمدوللا ئەو هەوڵانەی کە ئێمە وەکو ڕاگەیاندن و فراکسیۆنەکان ئەنجامماندا توانرا ڕایەکی گشتی باش دروست بکرێ و لە دەرەنجامی ئەو ڕایگشتیە بووە هۆکاری ئەوەی فشارێکی زۆر باش دروست بکرێت لەسەر دەسەڵات تاوەکو چیتر زیادە ڕەوی نەکات لەم کەیسەیە والحەمدوللا دەرەنجامەکەی بەسەر بەزی و بە ئازادبوونی ئەم بەڕێزانە هاتە ئاکام.